بەخێر بن بۆ یەکەمین کۆربەندی پەروەردەی کوردستان لەژێر دروشمی پەروەردە بۆ هەمووان. ئەم کۆربەندە یەکەمین کۆربەندی پەروەردەی دەبێت کە تێیدا بەشدار بوون لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتی بەشدار دەبن بۆ گفتوگۆکردن سەبارەت بە بابەتی پەروەردەیی و فێرکاریەکانی سەردە. فخامة الرئيس بارزاني السادة الضيوف، نرحب بكم في منتدى كردستان التربوي الأول تحت شعار التربية للجميع. هذا المنتدى يعتبر أول منتدى تربوي يشارك فيه أعضاء من داخل إقليم كردستان والعراق وعلى المستويين الإقليمي والعالمي، وذلك بهدف مناقشة القضايا التربوية والتعليمية المعاصرة. Your Excellency, Mr. President Barzani, distinguished guests, welcome to the first Kurdistan Educational Forum held under the banner of Education for All. This forum is a significant milestone as it brings together participants from within the Kurdistan region, as well as from across Iraq and the international community, to discuss contemporary educational and learning initiatives. میوانانی عزیز بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی شەهیدان لەگەڵ سرودی نیشتیمانی عێراق و ئەی ڕەقیب بفەرمون بۆ ساتێکی وەستان. إجلالا لأرواح الشهداء نرجو من الضيوف الكرام الوقوف مع النشيد الوطني العراقي والكردستاني. We kindly request all distinguished guests to stand up and honor lives of the martyrs by standing during the national anthem of the Federal Iraq and the Kurdistan region. شكرا لكم. Thank you. وزارة پەروەردە بە پشتبەستن بە کارنامەی کابینەی نوەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری چاکسازی و گەشەپێدانی پەروەردەی بەردەوام لە 4 ساڵی ڕابردوو هەنگاوی جددی و کردارێکی ناوە بە پێکەوە 5 خولەک پوختەیەکی ببینن. حققت وزارة التربية في إطار خطط وبرامج الكابينة التاسعة لحكومة إقليم كردستان وعلى مدى السنوات ال4 الماضية خطوات مهمة وجدية وعملية نحو الإصلاح والتنمية التربوية، فلنشاهد معا ولمدة 5 دقائق نبذة في هذا الصدد. The Ministry of Education, in line with the 9th Cabinet agenda of the Kurdistan Regional Government, has made significant and tangible progress towards continuous educational reform and development over the past 4 years. Let's watch a brief 5-minute video together. وەزارەتی پەروەردە کابینەی نوێم یەکەم لە بواری یاسا و ڕێنمایی دیاریکردنی فەلسەفەی پەروەردە و فێربوون با دەرچواندنی یاسا و ڕێنمایی و ڕێبەر لە کابینەی نوێم. یەک یاسای پەروەردە و فێرکردن لەم کابینەیە چۆتە بواری جێبەجێکردنەوە. دوو دەرچواندنی ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2021 تایبەت بە باخچە و قوتابخانە و پەیمانگە ناحکومیەکان. سێ ڕێنمایی ژمارە 1 ساڵی 2020 پەیمانگە و سەنتەرە پیشەیەکان. چوار ڕێبەری ڕێنماییکارانی پەروەردەیی. دووەم لە بواری با دیجیتالکردن بە ئەلکترۆنیکردنی کاروباری حکوومەت واتە حکوومەتی ئەلکترۆنی چ لە ئاست کاروباری ناوخۆی حکوومەت و چ لە ئاست پێشکەشکردنی خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان بۆ هاوڵاتیان لە ئەرکە لە پێشینەکانمان دەبێت و بەم هۆیەوە ڕێگە لە ڕوتین و بەهدەردانی سامانی گشتی و کاتی هاوڵاتیان و دامەزراوەکان دەگیرێت و کواڵەتی خزمەتگوزاریەکان بەرز دەکرێتەوە.
لە کابینەی نوێمی وەزارەتی پەروەردە ژێرخانی دیجیتاڵی بۆ کارتی پەروەردە دامەزرا. پەروەردە داتای زیاتر لە 2 ملیۆن قوتابی و مامۆستا و فەرمانبەر بە هەموو وردەکاریەکانیان و تەواوی قوتابخانەکانی کوردستان و پۆستە و نووسراوەکانیان بە دیجیتاڵی کراون. هەڵسەنگاندن لە ڕێگەی ئەم پلاتفۆرمەوە هەڵسەنگاندنی قوتابیان، نمرەکانیان، خشتەی وانەکانیان و هەڵسوکەوتیان لەناو پۆلدا دەدرێت بە بەخێوکارانیان. ڕاهێنان پلاتفۆرمی ڕاهێنانی مامۆستایان کە زیاتر لە 700 ڤیدیۆ و کاری گروپکاری تێدایە بۆ ڕاهێنانیان لەسەر شێوازەکانی وانەوتنەوە. وانە پلاتفۆرمێکی فێرکاریە بۆ قوتابیان کە وانەکانیان تۆمارکراوە و کتێبەکانی خوێندن بە ئەلکترۆنی بەردەستە. کتێبخانە ئەم پلاتفۆرما لە ئایندێکی نزیک ڕادەگەیەنرێت وەک کتێبخانەی ئەلکترۆنی بۆ مامۆستایان و قوتابیان و خوێندکاران. خێزان پلاتفۆرمێکە بۆ یارمەتیدانی خێزان کە بۆ پەروەردەکردنی منداڵانیان بەردەست خراوە. باڵەخانە پلاتفۆرمێکە چاودێریکردن و بەدواداچوون و داتای پرۆژەکانی دروستکردن و فراوانکردن و ڕۆژانکردنەوەی قوتابخانەکان دەگرێتەوە. وەرجێڕانی بڕوانامەکان و پیشاندانەوەی نمرە و وەڵامی قوتابیانی پۆلی 12 ئامادەیی بە دیجیتاڵی کراوە. ڕاهێنانی مامۆستایان ستراتیژی ڕاهێنانی مامۆستایان بۆ 7 ساڵ لە 2023 تا 2030 دانراوە. لە مانگی نۆی ئەم ساڵەوە هەموو مامۆستایەک هەفتانە یەک وانەی ڕاهێنان وەردەگرێت و ئەمەش کواڵەتی خوێندن دەباتە ئاست گای گۆڕانکاری لە شێوازی وانەوتنەوە. پرۆگرامەکانی خوێندن کار دەکەین بۆ بە پێداچوونەوە بە منهەجی پەروەردەیی و گونجاندنی نەوەڕۆکیان بە پێی ستانداردە باوەکان. لە کابینەی نوێیامدا پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن کراوە و کارکردن بەردەوامە بۆ پێداچوونەوە بە چەندین کتێبی دیکەی خوێندن. بەرزکردنەوەی کواڵەتی خوێندن، جێبەجێکردنی پرۆژەی بنیادنانی تواناکان کاتیایدا ئستاندارد بۆ قوتابخانە و مامۆستایان دانراوە. هەروەها قوتابخانەکان پۆلین دەکرێن بۆ 4 ئاست. لە ساڵی خوێندنی 2022 بۆ 23 هەڵسەنگاندن بۆ 6038 قوتابخانە کراوە. هەڵسەنگاندنی نێودەوڵەتی بۆ یەکەم جار لە 32 ساڵی ڕابردوو وەزارەتی پەروەردە لە کابینەی نۆیەم توانی بەشداری هەڵسەنگاندنە نێودەوڵەتەکانی تیمس و پیسا بکات کە دوو هەڵسەنگاندنی ستانداردی نێودەوڵەتین و توانای قوتابیان لە ئابیرکاری و زانست و خوێندنەوە هەڵدەسەنگێنن. پیسا هەر 3 ساڵ جارێک بۆ قوتابیانی تەمەن 15 ساڵان لە چەندین وڵات لەسەر ئاستی جیهان ئەنجام دەدرێت و هەڵسەنگاندنی تیمز هەر 4 ساڵ جارێک بۆ قوتابیانی پۆلی 4 و پۆلی 8 با بەشداری چەندین وڵات لە ئاستی جیهان ئەنجام دەدرێت. ئەم دوو هەڵسەنگاندنەش با بەهێزترین هەڵسەنگاندنەکانی جیهانی دادەنرێن و پێگەی پەروەردەیی وڵاتانی جیهان بە جۆرەی ڕانکینگی ئەم هەڵسەنگاندنە دیاری دەکرێت. ژێرخانی پەروەردەیی کار دەکەین بۆ چاککردن و بەرزکردنی ئاستی خزمەتگوزاریەکانی پەروەردە و فێرکردن لە کەرتی گشتی و دانانی ڕێکاری ڕاکێشانی بەشداری سەرمایەدارانی هەرێم و دەرەکی بۆ بەشداری لە ئاواکردنی قوتابخانەی نوێ لەو شوێنانەی پێویستە. 82 بینای نوێی باخچە و قوتابخانە لە کوردستان لە کابینەی نۆیەمدا کەوتونەتە بواری خزمەتەوە. 452 ژووری نوێ لە قوتابخانەکان دروست کراون. 1503 باخچە و قوتابخانە نۆژەن کراوەتەوە با شێوەی جوزئی و کولی. 4 بەدەیان باڵەخانەی باخچە و قوتابخانە کاریان تێدا دەکرێت. دەستان خۆش بێ. بەڕێزان هەر یەکێک لە ئێوە کە مایکی وەرگێران پێی بێ بۆ وەرگرتنی زمانی عەرەبی ژمارە 1 داگرە، بۆ وەرگێرانی زمانی کوردی ژمارە 2 داگرە، بۆ وەرگێرانی زمانی ئینگلیزی ژمارە 3 داگرة. إلى كل ضيوفنا الأعزاء كل من يمتلك سماعة الترجمة لينقل إلى الرقم 1 للغة العربية، 2 للغة الكردية و3 إلى اللغة الإنجليزية. Dear guests, if you're using a translation device, kindly press 1 for Arabic, 2 for Kurdish, and 3 for English. ئێستاش دەوا لە بەڕێز دکتۆر ئالان حەمە سعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بفەرمود بۆ پێشکەشکردنی وتاری یەکەمین کۆربەندی پەروەردەی کوردستان. والآن نطلب من الدكتور آلان حمى سعيد وزير التربية في حكومة إقليم كردستان ليتفضل بإلقاء كلمة منتدى كردستان التربوي الأول.
we invite Dr. Alan Hamas Saeed, Minister of Education of the Kurdistan Regional Government, to deliver a keynote speech at the first Kurdistan Educational Forum. بناوی خوای گەورە و میهرەبان ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی ئامادەبوانی بەڕێز ئەم کاتتان باش جەنابی سەرۆک وەک وەزارەتی پەروەردە سوپاس و پێزانین و دەرخاندنمان هەیە بۆ ئامادەبوون و پاڵپشتی کۆڕبەندی پەروەردەیی کوردستان بە خێراتنی هەموو بە ڕێزاناکەین کە لە پارێزگاکانی دیکەی عێراقەوە و هەروەها لە وڵاتانی هەرێمی و ناوچەکە و لە دەوڵەتانی ئەوروپیەوە تەشریفیان هێناوە بۆ بەشداریکردن لە یەکەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان. دەبێت بوو بیرمان لەوە کردبوو کە پێویستەوە وەزارەتی پەروەردە کوردستان و هەولێری پایتەخت بکەینە سەکۆیەک بۆ گفتوگۆکردن لەسەر پرسە پەروەردەییەکان کە پەیوەندیان هەیە بە سێکتەری پەروەردە لەسەر ئاسی ناوچەیی و هەروەها تەنانەت لەسەر ئاسی جیهانیش. بۆیە ئەمڕۆ ئەم هەنگاوە یەکەمین دیداری پەروەردەیی کوردستانە بێ کە حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی تەبەنیەکە و دەبێتە مایەی گفتوگۆکردن لەسەر پرسە پەروەردەیەکان. ناونیشانی سەرەکی ئەم کۆڕبەندە بە ناونیشانی پەروەردە بۆ هەمووانە. پەروەردە بۆ هەمووان پرەنسیپێکی جیهانیە. بەڵام من دەمەوێت بە چەند خاڵێک ئاماژە بۆ بکەم کە لە بیر و بڕوایەکی قوڵەوە ئەم پرەنسیپە لە ماوەی 32 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان جێبەجێ کراوە. ساڵی 1992 بە دەست پێشخەری جەنابی سەرۆک بارزانی خوێندن بۆ هەمووان، پەروەردە بۆ هەمووان، بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی تورکمانی و بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی سریانی بۆ پێکاتەکان لە وەزارەتی پەروەردە دروست کرا. پاشان دوای فەرمانی جەنابی سەرۆک کرا بە یاسای پەروەردە و پەرلەمانی کوردستان تەشریعی کرد. ئەوەش هەنگاوێک بوو بەوەی کە دەبێت جا لەوەی کە پەروەردە بۆ هەمووان بێ دەبێت مافی پێکاتەکانیش پارێزراو بێ کە بە زمانی داچی خۆیان بخوێن. پەروەردە بۆ هەمووان ئەو هەنگاوە بوو کە لە ساڵی 2014 ڕوبەڕووی هەندێک ئالێنگاری بووینەوە. ماوەیەکی کەم بوو 4 مانجێک بۆ هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی دارایی کرابوو. بەڵام سەرڕایەوەش ڕوبەڕووی تەنگەژەیەکی تەناهی و سەربازی کراینەوە بە هێرشی تیرۆریستانی داعش بۆ سەر هەندێک لە پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان. ئەم ڕووداوە ئەم وەرچەرخانە گرنگە جا لەوەی کە تەنگەژەی تەناهی دروست کرد لە ناوچەکە، بەڵام تەنگەژەیەکی کەشی دروست کرد ئەویژەوەی ئالەنگاریەک بۆ کەرتی پەروەردە لە کوردستان دروست بوو. زیاتر لە 1 ملیۆن ئاوارەی ناوخۆ ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بە سەدان هەزار ئاوارە لە سووریاوە بەهۆی ئەو گۆڕانکاری و ڕووداوانەی کە لەوێ ڕویاندا ڕویان لە هەرێمی کوردستان کرد. بە فەرمانی جەنابی سەرۆک بارزانی بڕیاردرا کە هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی بکە کە دەبێت پەروەردە بۆ هەمووان دابین کە چ بۆ ئاوارەکانی ناوخۆ چ بۆ ئەو پەنابەرانەشی کە لە سووریاوە هاتوونە ناو هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتە هەماهەنگی کرد لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرال. لە ئێستادا ئێمە 152,000 قوتابی ئاوارەی ناوخۆی عێراق لە هەرێمی کوردستان دەخوێنن کە لەلایەن وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالەوە بەڕێوە برێ. بەڵام لەسەر فەرمانی جەنابی سەرۆک هەموو ئاسانکاریەکیان بۆ کراوە. 140 قوتابخانەی ئێمە بۆ ئەوان دابین کراوە، داوامەکانی خۆمان کردوتە دوو داوامی بۆ ئەوەی کە ئەوان بتوانن خوێندن بەردەوام بکەن. لەبەرەوەی بڕوامان وا بووە وەکو هەرێمی کوردستان کە دەبێت پەروەردە بۆ هەمووان. و لە هەمان کاتدا لە ئێستادا لە ساڵی خوێندنی 22-23 60,000 قوتابی پەنابەری سووری لە قوتابخانەکانی خانەخوێ قوتابخانە نیشتیمانیەکانی ئێمە لە چوارچێوەی پرۆسەی تێکەڵکردن دەخوێن. ئەوەش باوەڕێکی قوڵ بووە وێڕای ئەو تەنگەژە دارایانەی کە تووشمان بوون، وێڕای ئەو تەنگەژە تەناهیانەی کە تووشمان بوون. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە هەنگاوی یەکەم پەروەردەمان بۆ هەمووان دابین کرد. هەنگاوی گرنگی پەروەردە بۆ هەمووان فەرمانی جەنابی سەرۆک وەزیران بوو لە ساڵی ڕابردوو ڕێزدار مەسعود بارزانی بەوەی کە دەبێت قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت
پاش ئەوەی لەلایەن لیژنەی پسپۆڕ ڕۆژیاندنیان بۆ کرێ کە تێکەڵ بە قوتابخانەکان بکرێنەوە دەبێت لەگەڵ قوتابیانی ئاسایی دابنرێنەوە و ئەوانش لە چوارچەوەی پەروەردە بۆ هەمووان بتوانن درێژە بخوێنن. ئەو هەنگاوە گرنگانەی کە نراون لە پێناو ئەوە بووە کە پەرەنسیپێکی جیهانی کە بڕوای تەواومان پێ هەبووە جێبەجێ بکەین. بە کورتی ئەوەی لەو ڤیدۆیە بینیتان کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە دروست 4 ساڵ و 15 ڕۆژ پێش ئێستا لەلایەن ڕێزدار مەسعود بارزانی پێشکەشی پەرلەمانی کوردستان. ئەوەی کە پەیوەندی هەبوو بە سێکتەری پەروەردەوە تەنها بۆ بیرهێنانەوە 4 خاڵی سەرەکی بوو. ئێمە دوور لە سیاسەتی ستایش کرد بوو پیا هەڵدان، بەڵام دەبێت ڕاستیەکان فاکتەکان وەکو خۆیان بوترێنەوە، چونکە ئێمە بەرپرسیارەتیمان لەسەر شانە بەرامبەر بە خەڵک بۆ ئەوەی خەڵک گومڕانە بێ کە ئایا چی کراوە لەم کابینەیە لە بواری پەروەردە و ئەجێندا و تێڕوانینی جەنابی سەرۆک وەزیران و کابینەکە چۆن بووە دەبێت ڕاستیەکان بە خەڵک بوترێتەوە. 4 ساڵ و 15 ڕۆژ پێش ئێستا جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بەوەدا کە ئێمە لەم کابینەیە ژێرخانی دیجیتاڵی فراوانەکەین لە حکوومەتەکەمانە. ئێمە ئێستا خاوەنی گەورەترین ژێرخانی دیجیتاڵی و بە دیجیتالیکردنی گشت داتای قوتابخانە و مامۆسایە و فەرمانبەرەکانمانین بە هەموو وردەکاریەکانەوە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان. کەوابێ ئێمە ڕازگۆ بوون لە بەجێهێنانی کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان. خاڵی دووهەم دروستکردنی قوتابخانەی نوێ و ڕاکێشانی سەرمایەی بیانی و ناوخۆیی بۆ گەشەپێدانی کەرتی پەروەردە. ئەم خاڵش کە جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی پێداوە لە هەردوو بوارەکە جێبەجێ کراوە. ئەو داتایانەی کە لە ڤیدۆکە پێشکەشکران 82 قوتابخانەی نوێ 1503 قوتابخانە نۆژەنگ کراوەتەوە و دایان قوتابخانە ئێستا کاریان تیاکرێ بۆ ئەوەی تا 6 مانگی ئایندە ئامادە بن و دروستکردنی 452 ژوور بۆ سیاسەتی فراوانکردنی قوتابخانەکان بۆ کەمکردنەوەی قەرەباڵغی ئەو بەڵێنانە بوون کە جەنابی سەرۆکی حکوومەت بە خەڵکی کوردستانیدا لە کارنامەکەیە بوو جێبەجێمان کردووە. ئەمە ناڵێن کەم و کوڕیمان نیە، کەم و کوڕیشمان هەیە، بەڵام بە جۆرەی ئیمکاناتەکان کارنامە جێبەجێ کرا و درێغیمان نەکردو. خاڵی هەرە گرنگەوە بوو کە پرۆگرامەکانی خوێندنیەمە لە ساڵی 2005 پێداچوونەوەیان پێ نەکرا. وەک لە ئاماژەکەی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوە بوو کە یەکێک لە خاڵە سەرەکیەکان دەبێت لە پێداچوونەوە المراجعة بالبرامج الدراسية المطبقة وتغييرها وفرق الآن تعمل على وزارەتی پەروەردە کە بە جۆرەی ستانداردەکان دەمانەیە پێداچوونەوەیان بکەن. هەموو خاڵانی باسم کرد مەبەستم بوو بڵێم کە کارنامەیەکمان هەبووە بۆ کارکردن و سەرۆک وەزیرانێکی خۆڕاگر و پاڵپشتیکارمان هەبووە کە پشتگیری وەزارەتی پەروەردەی کردووە. بەشێکی گەورە لەو دەستکەوتانە کە بەدی هاتوون لە تەنگەژەکانە پاڵپشتی ڕاستەوخۆی جەنابی سەرۆکی حکوومەت بووە بۆ کەرتی پەروەردە. کەرتی پەروەردە هێشتا پێداویستی زۆری ماوە. ئەم کۆڕبەندە ئامانجلەی ئەوەیە بیرۆڕاکان بەیەکەوە بگۆڕینەوە، سوود لە ئەزمون و شارەزاییەکان وەربگرین، پەروەردە بۆ هەمووان دابین بکەین. ئەوەی لێرە گفتوگویان لەگەڵک لەسەرەکرێ ئەو بابەتانە دەبن کە لە ئایندە ئێمە کاریان لەسەرەکەین. هەنگاوەکانی ئایندەمان وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە فراوانکردنی مەودای خوێندنی پیشەیی بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەک بتوانین بەرهەم بێنین کە تاکەکانی کارەمەیەکیانە بێ بەکارکردن. و خاڵی دووهەم کە دەمانەوێت کاری لەسەر بکەینەویژەوەیە ئێمە بە دروستی خوێندنەوەمان کردووە بەوەی کە ئەو جیلەی کە پێوترێت جیلی زێت و جیلی ئەلفا. جیلی زێت لە دایکبانی 95 تا 2010 جیلی ئەلفاش ئەو جیلەی لە ساڵی 2010 لە دایک بوون تا ساڵی 2025 لە دایک دەبن. ئەو جیلە لە هەرە پەرەسەندنەکانی پێشکەوتنی تەکنۆلۆژی و دنیای دیجیتاڵی ژمارەیدان بۆیە پرۆگرامەکانی خوێندنی خۆمانیان بۆوە گونجێنین. سەرباری بابەتە زانستیەکان، سەرباری ئەو بابەتانەی کە بنەمایەکی زانستیانەیە، بەڵام ئەو بابەتانەی کە مێژووی ئێمەن دەبێت بە شێوەیەکی دیجیتاڵیش بۆ ئەو نەوانە بیگونجێن. بەڕێزان من کۆتا ڕستەکانم دەمەوێت جگەل لە سوپاسکردن و جگەل لەوەی کە هیوای کاتێکی خۆش بە تایبەتی بۆ بەڕێزانە بخوازم کە لە دەرەوەی کوردستانەوە تەشریفێننەوە دەمەوێت بڵێم گۆڕانکاری زەحمەت نییە. نیو سەعات پێش ئێستا نوێترین چیرۆکمان بینی جەنابی سەرۆک بارزانی کە
کاتێککە زانی ئەو دوو کچە قوتابیە کچی پیاوێکی پێشمەرگەی شەیدن ئامادە نەبوو کە بۆ خۆی شریتەکە ببڕێ وتی دەبێ و منداڵانە بیبڕن لەبەرەوەی ئەوانە منداڵی شەیدن ئەوانەی کە گیانی خۆیان بەخت کردووە و ئیرادەیان هەبوو بۆ بەختبوون بۆ گیان فیدابوون دەبێ ئێمە لە کەرتی پەروەردە ئیلهام لەو ئیرادە پێشمەرگانەیە وەرگرین بۆ ریفۆرمێکی قوڵتر و بیوێرانەتر بۆ ئەوەی کە بتوانین بە ئیرادەیەکی پێشمەرگەوە لە کەرتی پەروەردە چاکسازیکەین ئیرادەیەک بۆ گیان فیدایی بۆ ئەوەی کە پەروەردە بۆ هەمومان دابی بکە بۆ ئەوەی کە خەبات و قوربانیدانەکان کە ئێمە ئێستا لێرە دەتوانین کۆربەندکەین و بە ئازادیەوە بە هەموو دنیا بڵێن ئێمە شوێنێکمان هەیە کە کوردستانە پارێزراوە دەتوانین تایە دەردەشەی گفتوگوی پرسە پەروەردەیەکان بکەین دەبێ ئێمە ئیلهام لەو ئیرادەیە وەربگرین بۆیە ئەوەی کە بەلامانەوە گرنگاوەیە کە ریفۆرم کارێکی قورس نییە بەڵام ئیرادەیەوێ و خەڵکێکێوێ کە بە تەواوەتی لەسەر و ڕاستەڕێیە و کارانە بکە بە دڵنیای هەموو لایەکشتانەکەمەوە ئەو دیدگا فراوانە لە لای جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە گرنگترین کار ئەوەیە کە دەبێت سیاسیەکان ڕوویایەکی ڕۆشنیان بۆ پەروەردە هەبێت هەرچی بکەین ئەگەر سیاسی دیدگایەکی ڕۆشنی بۆ پەروەردە نەبوو ناتوانین کارەکان بەجێبگەین بەڵام خاڵی خۆشبەختی ئێمە لەو کابینەیەشەوەیە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی لە پرسی پەروەردە تێگەشتووە لە گرفتەکان لە ئالێنگارەکان و چارەسەریەکان و لەو پێناوەشدا چەندین مبادرە و پاڵپشتی کردو دووبارە هەموو لایەکتان بەخێر بێن بۆ هیوایی سوود لە هەموو تێبینی و بۆچوون و پرسەکان ببینین دەستان خۆش زۆر سپاس بۆ بەڕێز وەزیری پەروەردەی هەرێمی کوردستان دکتۆر ئەڵان محەممەد سعید. Thank you, Dr. Alan. میوانانی عزیز بەردەوام دەبین لەسەر بورگەکانی یەکەمین کۆربەندی پەروەردەی هەرێمی کوردستان ئەمیش بە پانێڵ یەکەم لەسەر تیشکخستنە سەر نوێترین استراتیژ بۆ هەردوو نوێی زێت و نەوەی ئەلفە دەرفەت و ئاستانگەکان باستافی پانەلەکان بفەرمووین. ضيوفنا الكرام نتواصل معكم مع فقرات منتدى التربوي الأول ونبدأ معكم من الفقرة الأولى وهي تسليط الضوء على أحدث الاستراتيجيات لجيلي الزد والألفة الفرص والمعوقات فليتفضل المشاركين في البانيل الأول. Dear distinguished guests, we will be proceeding with the agenda of the first educational forum with the first panel, which will focus on exploring the latest strategies for Z and Alpha generation opportunities and challenges. I now invite the moderator and the panelists on the stage.